ڕۆڵی کامێرەکانی چاودێری لە ئاشکراکردنی تاوانەکان و تاوانباران بازاڕی ئەو جۆرە کامێرایی گەرم کردووە. خاوەن پێشانگایەکی کامێرای چاودێری دەڵێت لە ئێستادا ژمارەیەکی زۆری هاوڵاتیان بە مەبەستی دانانی کامێرای چاودێری ڕوو لە پێشانگاکەیان دەکەن. لە هەرێمی کوردستان لە ئێستادا کامێرای چاودێری پێشکەوتنی باشی بە خۆیەوە بینیوە. حکوومەتی هەرێم لە سەرجەم شوێنە گشتیەکان کردوتی بە مەرج واتە هەر شوێنە ئەگەر کامێرای چاودێری نەبێ مۆڵەتی پێنادرێ کە ئەمە خاڵێکی زۆر باشە بەهۆی ئەمەوە توانراوە چەندین ڕووداوی نەخوازرا و یەکلایی ببێتەوە بزانرێت بکوژەکەی کێیە تاوانبارەکە کێیە بە کاتێکی کەم زۆر جار کە تاوانێک ڕوویداوە زانراوە کە تاوانەکە چۆن بە بەڵام هێزانمنەکان کاتێکی زۆریان ویستووە ڕەنگە هەفتەیە یاخود مانگێکیان ویستوە تا چەند سەرەداوێکیان دەست بکەوێت بزانن بە دەقیق بزانن لە شوێنەکە بووە ئەم کەسە چۆن هاتووە چۆن ئەم کارەکراوە چۆن ئەم دزیەکراوە بەڵام لە ئێستادا بەهۆی کامێرەوە زۆر بە ئاسانتر و بە باشتر ئەتوانێت شوێنەکان دیاری بکرێت چۆنێتی ڕووداوەکان دیاری بکرێت. پارێزەرێکیش دەڵێت لەگەڵ ئەوەی لە یاسادا باس نەکراوە بەڵام دادوەر پشت بە تۆماری ڤیدۆیی کامێرەکانی چاودێری دەبەستێت و وەک بەڵگا بەکاردەهێنرێت. ئەو پارێزەرە داواش دەکات کە یاسایەکی تایبەت بە ئاگرتەی ڤیدۆیی کامێرەکانی چاودێری دەربکرێت. دادوەری سەرپشک کردووە یان یاساکە بە تایبەتی لە مادەی 230 یاسای بنەما دادگای سزایەکانە دادوەری سەرپشک کردووە لەوەی کەوا ئەتوانێت بە هەر وەسیلەیەک کە ئیگەێنێتە قەناعەت بەوەی کە کەسێک ئەم تاوانەی ئەنجام داوە کار بۆ بنەمایە بکات کار بۆ دەلیلە بکات کە ئەمەش کارێکی زۆر باشە ئەگونجێ لەگەڵ بنەمای ئازادی دادوەر لە گەیشتن بە سەلماندن و دروستبوونی قەناعەتی سەلماندن لە دادگادا کە ئەمە ئیتیجایەکی گرنگە و هەروە ئاراستێکی گرنگە کە یاسادانەری عراقی کاری لەسەر کردو و یاسادانەری هەرێمی کوردستانی شتا ئێستا لەسەر و بنەمایە کار دەکات کە بە شێوازێکی گشتیکار بە بنەماکانی ئەوە دەکرێت کە کامێرای چاودێری لە شوێنە گشتەکاندا دادەنرێت بۆ سەلماندن و هۆکارێکی سەلماندن بەکار بهێنرێت بۆ نمونە لێکێک لەوانە لە شوێنە گشتەکانە ئایا ئەو شوێنە گشتێ بە پرسدانراوە یان بەبێ پرسدانراوە مهم ئەوەیە کە دادوەر بگاتە ئەوەی کە یەقینی هەبێت کە ئەم کەسە ئەو تاوانەی ئەنجام داوە و شێوازی کامێرەکەش بەڕاستی وێنەکان بە وازحی دیار بن دەلالت بن لەسەرەوەی کە ئەم تاوانە ئەنجام دراوە کەسەکانیش هەون و چەندین بەڵگەشە بۆ مەسەرەن دادگا بۆ نمونە لە کەیسە جیاوازەکاندا لە عێراق لە ناوەڕاست و باشووری عێراق لای خۆشمان جاروا بە سزای لە سێدارەدانی هەڵوەشاندوتەوە لە کاتێکا کە دەرکەوتووە کامێرەی چاودێرەکە ئەو کەسە نییە کە قەتڵەکەی ئەنجامدا بەڵکو کەسێکی دیکەیە کە لە پێشدا ئەگەر ئەو کامێرە نەبووایە وەسیلێ نەبووایە بەڕاستی وا دەردەکەوت کە ئەو تاوانەکەی ئەنجام داوە بۆیە من بە گرنگی دەزانم لە کوردستانیشدا یاسایەکی لەو جۆرە هەبێت. لە ماوەی ڕابردوودا کامێرەکانی چاودێری ڕۆڵی سەرەکییان لە ئاشکراکردنی چەندین تاوان و تاوانبار بینی. لە ئێستاشدا بوونی کامێرای چاودێری یەکێکە لە ئەمەرجەکانی پێدانی مۆڵەت بە دوکان و فرۆشگاکان و زۆرینەی شوێنە گشتەکانیش بە کامێرای چاودێری کۆنتترۆل کراوە کە ڕۆڵی لا کەمکردنەوەی تاوان بینیوە و ئەگەر بێت و بە شێوەیەکی دروست و بەپی ڕێنمایەکان دابنرێت ئەوە ڕێژەی دڵنیایی و ئەمنیەت بە شێوەیەکی بەرچاو بەرز دەکاتەوە. ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.